هەموو ساڵێک لە یەکەم ڕۆژی مانگی شوبات یادی ڕۆژی جیهانی باڵاپۆشی دەکرێتەوە. تیایدا 116 وڵات بەشداری ئەو یادکردنەوەیە ئەکەن. لە چوارچێوەی پرۆژەی سومبولی نووریش ڕێکخراوی قوتابیانی کوردستان ساڵانە ئەو یادا بەرز ڕادەگرن و چالاکی جۆراوجۆری تیادا ئەنجام دەدەن. بۆ ئەم مەبەستەش ناوەندی سۆران لە سەنتەری ئیدارەی سۆران چەند چالاکێکیان لە بڵاوکردنەوەی پرۆشەر و شیرینی و بەخشینی سەرپۆش ئەنجامدا. ناوەندی سۆرانی ڕێکخراوی قوتابیان هەڵسان بە وەکو هەفتەی باڵاپۆشی کە 1 تا 8 دەست پێ ئەکات، هەڵسان بە دابەشکردنی چەند شیرینی و لەسک و پڕوشەریش. سوپاسی خەڵکی سۆرانی شەکەین کە بە گەرموگوڕی پێشوازیان لێکردین و وەتوانیشمان هەندێک لە گەنجانیان خود بڵێن خوشکان هەر لە ناو بازار بکەین بە باڵاپۆش. ئەم چالاکیەی ڕێکخراوی قوتابیانی کوردستان لەلایەن کچان و ئافرەتانەوە پێشوازی گەرمی لێکرا و بەشێکیان لە ڕێی پرۆژەکەوە بڕیاری باڵاپۆشیاندا. هیوادارم ئافرەتانی ئیماندار ئەو کاتی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام چاوەڕێی کچانی ئومەتەکەی دەکات لەسەر حەوزی کەوسەر کە ماندوێتی دنیا و گەرمی دنیایان بیر بباتەوە بە بەرداغێک ئاوی کەوسەر. هیوادارم ئافرەتان لەوانە نەبن کەوا مەلائیکەتەکان ڕەتیان ئەکەنەوە ئەڵێن ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەوانە ئەو ئافرەتانە بوون دوای تۆ فەرمانەکانی خوای گەورەیان جێبەجێ نەکرد. پروژه برای باڵاپۆشی ئەڤریکا ئەمڕۆ بن بە دۆنانا چالنجێکی دیگە چەند زۆرکێکە ومەدوی هەنگ بچۆ خوب بینن کە ئەو کەسن دەبێژن هەنگ بچێ حیجاب گرێدان ئەرێ ئەگەرێ حیجاب گرێدانەما چیە هەنگ بەخۆ ببینن حیجاب باشترە یانجی سفۆری باشترە چونکی ما ئیسلام هەڵبژارتیە و دینە ما مسلمانەتیە و مەدوێتن دیف پەیاما خودی پەغەمبەرە بچین فرض السر هر کجا که مسلمان که حجاب گرفتن هیچ ما و دیگر و پروژه همه کچین دیگه جی و بریاره بدن و ببینن باڵاپۆشی به اجاری. باڵاپۆشی ڕێز و فەرمانی پەروەردگارە و ناسنامە و تاجی ئافرەتی بڕوادارە. ڕێکخراوی قوتابیانی کوردستانیش لە ڕێی پرۆژەی سومبولی نور دەیەوێت خوشکان بە باڵاپۆشی و ئەو ڕێزوشکۆی ئیسلام لە ئافرەتی ناوە ئاشنا بکات. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.